پێویستە ئێمە لەخوا بترسین و فەرمانەکانی خوا پێشێل نەکەین و پەیامەکەی خوا پشتگوێ نەخەین، هەست بە چاودێری خوا بکەین بەسەرمانەوە. خۆشەویستەکانم، وا نەزانی تۆ یەکێ بخەڵەتێنی فێڵ لە یەکێ بکەی خوالی بێ ئاگایە، وا نەزانی بە هەندێک کردەوەی ظاهیری نوێژ و عمرە و ئەوانە خوا ئەخەڵەتێنی. ئەگەر تۆ لە ناو دڵەوە یەکلا نەبوو بێتیتەوە، خۆت نەفرۆشت بێتە خوای تەعالا، بڕیارت نەدابێ کە خوا خاوەنتە و تۆ بە پێی پەیامی خوا ئەجوولەیتەوە، ئەو کاتە بە تەمای ئەوەش مەبە کە خوای تەعالا ڕەحمت پێ بکات. تەقوا ئەوەیە خۆپارێز بی، خۆپارێزی ئەوەیە کە ئاگات لە نافەرمانیەکان بێ پێشێلی نەکەی، سنوورەکانی خوا پێشێل نەکەی. ولو أن أهل القرى آمنوا ئەگەر خەڵکی دێهاتەکان و شارەکان ئیمانیان هێنا واتقوا خۆیان پاراست لە نافەرمانیەکانی خوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض، لە ئاسمانەوە لە زەویەوە خوای تەعالا بەرەکەت ئەنێرێت. تەئکید بە دڵنیا بە ئەمە وعدی خوایە، ئەمە سونەنی خوایە. ولكن كذبوا بەڵام ئەوان پەیامی خوایان پشتگوێ خست و باوەڕیان نەکرد و بە درۆیان خستەوە. فأخذناهم بما كانوا يكسبون. تەقوایە ئەبێتە مای ئەوەی کەوا بۆ تاکی نەفەرەکانیش خوای گەورە ڕزق و ڕۆزی بەرفراوان بکا. ومن يتق الله يجعل له مخرجا ويرزق من حيث لا يحتسب. هەر کەسێ تەقوای خوای هەبێ خوای تەعالا دەروی بۆ کاتەوە، ڕێگای پێ پیشانەدا و لە شوێنێک و ڕزقی بۆ ئەنێرێکە بە خەیاڵیشیان نەهاتووە. ئێمە ئەسبابەیە ماڵێ نەوت، زەرعات، صناعە، زراعات من بڕێشت دائەنین، بەڵام ئەگەر تۆ تەقوای خوات هەبێ و ملەتەکەت ملەتێکی متەقی بن، دڵنیا بە دەیەها ڕێگای تریش هەیە کە ئێمە نایزانین خوای تەعالا بەرەکەتی خۆی ئەنێرێ.